لە ئێستادا لە کوردستان زیاتر لە 1300 ڕێکخراوی ناحکومی هەن و تەنها 870 ڕێکخراویان بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 پەرلەمانی کوردستان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان تۆمار کراون. لە ئێستاشدا ڕەخنە لەو ڕێکخراوانە دەگیرێت کە وەک پێویست کاریان نەکردووە و تەنها بۆ بەرژەوەندی حیزبێک یان لەبەر بڕێک پارە دامەزراون. وەک شارەزانیش دەڵێن تەنها چەند ڕێکخراوێکی کەمن لە بوارەکەی خۆیاندا کارا و سربەخۆن. بێگومان باڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش NGOکان چەندین هەڵە و کەموکوڕیان هەیە و پێویستە بە خۆیاندا بچنەوە ئەو هەڵە و کەموکوڕیانە چاک بکەنەوە بە بتوانن ببنە هۆکارێکی فشار بۆ ئاراستەکردنی بۆ کۆمەڵگا و بۆ کەمکردنەوەی دەسەڵات و هەیمەنەی دەوڵەت و حکوومەت بۆ کەشفکردنی گەندەڵیەکان بۆ چاکترکردنی بەدامەزراوەکردنی کۆمەڵگا وەکو چۆن هەندێک میدیا هەیە سێبەری حیزبەکانە و هەندێک ڕێکخراوی دیکە هەیە لەوانەیە ئەو پاڵنەرە بۆ دروستبوونی ئەو پاڵنەرە بەرزە نەبێ پیرۆزە نەبێت کە پێویستە ڕێکخراو لە کۆمەڵی مەدەنی دروست لەسەر ئەساسی دروست بێ. کۆمەڵگا ئاشنا نییە بە کار و چالاکیەکانیان چونکە بەشێک لەمە پەیوەندی بەوەی ڕێکخراوەکان لە نوخبەوە بۆ نوخبە کارەکەن نەچوونەتە ناو ژیانی خەڵکە. هاوکات سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بازەوە دەکات ڕاگەیاندەکان وەک پێویست هاوکارنین لەگەڵ ڕێکخراوەکاندا. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش بازەوە دەکات میدیای ئەهلی و ئازاد هۆکارێکی سەرەکی بوون لە هۆشیارکردنەوەی خەڵکدا. میدیا بەگشتی سەرچاوەی بڵاوکردنەوەی هۆشیاری و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاگووە فراوانکردنی مەودای معریفەتی لە ڕاستیدا لەم نێوانەیە هەندێک دەکەونە بەردەم میدیایە کە پێوترێ میدیای سیاسی و هەندێک گەوانی پێوترێ میدیای ئۆپۆزیسیۆن و هەندێکیش پێوترێ میدیای سربەخۆ ئەگەرچی لە ڕاستیدا ئەم مەسەلێ تا ئێستا یەکلایی نەبووتەوە و ڕەنگە علاماتی ئیستیفهام لەسەر سربەخۆبوونی میدیاکانی میدیای ئەهلی و سربەخۆ ئەو میدیانان کە پێویستە ناویان لە مێژووی میدیای ڕۆژ با بڵێن کوردیدا بە ئاڵتون بنووسێتەوە لەبەرەوەی ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕۆڵێکیان هەبووە لە کەمکردنەوەی هەیمەنەی حکوومەت و دەسەڵاتەکانی دیکە لە پاڵ زیاکردنی هەیمەنە و دەسەڵاتی خەڵکی. لە ماوەی 3 ساڵدا حکوومەتی هەرێم لە بودجەی گشتی 135 میلیارد دیناری بۆ ڕێکخراوەکان خەرج کردووە بە جۆرێک لە ساڵی 2011دا 60 میلیارد دینار و لە ساڵی 2012دا 37 میلیارد دینار و لە ساڵی 2013دا 38 میلیارد دیناری خەرج کردووە. بەڵام پرسیاری سەرەکی لێرەدا ئەوەیە بەرهەمی ئەو ڕێکخراوانە لە ماوەی ئەو 3 ساڵەدا چی بووە؟ عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.